هاوڕێیان زۆر داوای لێبوردن دەکەم بە هەندێک خەڵک بێتەوە کۆر داوای لێبوردن دەکەم بەڕێزە. خێر بێن هاوڕێیان داوای لێبوردن دەکەم ئێستا فۆتان دەڵێم بەداخەوە هاوڕێیان ئێستا دەست پێ دەکەینەوە داوای لێبوردن دەکەم. ئەوە یارمەتیدەرێک هەیە لە کچەکەم شتەکە هاتیمە دەرێ لە بەرەوەی دەنگە دەنگێ لەوێندە لێم تێک نەدا من ناتوانم هەر لە نزیک ماڵە وتم ئەگە شتەشی زۆر خەتەر بوو کە گەشتکە دەگری مردن بوو ئەو یعنی حاڵە دەچی تەلەفۆنم لۆ دەکەی ئەگە نا من لە ناو لایف دەکەم کەسی دەرە نازانم چی دەوێت وتم خەتەرە بۆیە بڕین داوای لێبوردن دەکەم داوای لێبوردن دەکەم هەڕێنە نی دەقەشکە هەرنی دەقەشکە بەهەرحاڵ برادەران هەرچی ئەڵدەستێتەوە برادەرەمە کو دەرێ هەرچی سمێڵ سووربی هەمزاغانی چالاکوان و ڕۆژنامە نووس و ئەوەش پێوە نیە خۆ بە هەندێک پارتیوێکێکی مەدرسەشی زۆریان هەیە و هەرچی هەڵبستێتەوە لەگەر ئەمە دژی کوشتنین ئەزا تو بە هەر نەوعەکبی لەگەڵ کوشتن بی مرتەد بی دیکتاتۆرێکی پرۆلتاریەکەی کۆنی شوعیەت بی بڵێ ئەوە سوکاتی فەرقماچی لەگەڵ پارتیوێکێتی ئێمە دەبێ ئەزمونێک پیشاندەین زۆر لە پارتیوێکێتی باشتر بی بۆیە هاوڕێیان ئەو شکاتەی ئەمریکا با من هەتا هەندە خەڵک دێ مقدیمەکە بەلەویست من ئاوڕۆ بکەی زۆر گرنگە و ئاستی زۆر گەورەی بڕیە و لە مانجینۆ بڕوا ناکرێت هیچ کە تەعجیل بکرێت 2000 پارێزەرەکانی ماڵی بارزانی تەعجیلیان کردیە 2000 پارێزەرەکانی بە تۆمەتی ئەوەی بە هۆکاری ئەوەی کە 400 لاپەڕە و دەیان کەیسە و وەختی دەبێتن بۆیە قسەک تاخیر بووە تاخیریان کرد ئەو 6 مانگەی 6 مانگەمەوە دەبایە محکەمە یەکەم جەلسەی محکەمە لە نێوان هەردوو گروپی محامی زائیدەن حاکم دەست پێ بکە کە بڕیار وایە ئەوەی ئەمن پرسییم دوێنێ بۆ هێشتا تەعجیلم کرد ویستم زانیاری زیاتر بزانم ئەوەتر بزانم ورتر و ئەو خەبەرێک کە پێتان دەڵێن پارەی بەرپرس بلۆکرایە چۆنە کە ئەوە خەونی بەشمانە هیچ کە تەعجیل ناکرێت هیچی تر تەعجیل ناکرێتن خەبەرەکە چ خۆی یەکەم جار لە مانجینۆ دەست بە محکەمەکە دەکرێت ئەو جارەی ئەو خەبەرە کە ئەوەیە بۆیە بە من دەڵێن یان بە برادران تر کاکە ماڵپەڕی تەودە پلێسەیە مەکی ڕاڤاند ڕەنزدەر ئەوانە بەردەوام شتەکان وێ دەکەنەوە هەش ئەڵقەیان بە سۆرانی بە عەرەبی بە ئینگلیزی بڵاو کردیتەوە دەتانەوێت بڕۆن لەوێن دەرەوە تەمەشا بکەن شتی گرنگێ هاوڕێیان شکایەت ئەوە نییە بە شەو ڕۆژێک تەواوبی ئیترام دەبینن 4 ساڵە هێشتان تەواو نەبووە خۆشیشاندیت کرد هەزار جارمان گوتیە ئەو 50 کەسەی ماڵی بارزان کە بەداخەوە لە سترێسیان لەبەر ئەو ڕۆژی تایبەتی خۆم لە بیرم سوسکری یانی ئەوانەی سکرینم کردیە بیر دەرێ 50 کەسم ناویان هەیە بەڕێزان 50 کەسن ئەوە ئیش لەسەرکرایە ئەمن ئەلەوە دەقیق لە یەک لە بۆدا لە هەندێک لە بزنسەکان چکە هەندێکیان بزنسن هەندێکیان مەسئولی ئەمنین هەندێکیان مەسئولی ئیدارین هەموو نەوعەت تێدایە لەو 50 کەسە سیجوا بارزانی تێدایە مەسعودی تێدایە سینا سودادی تێدایە بڕ لەولای بازان قەساب و هێر شەڕەش تێدایە لەولا ئەوە خۆشناوەکەی تێدایە بزنسەکان دەیان لەو دۆڵەمەندانەی تێدایە هەندێک مەسئولیانی مشەکەلە هەموو ئەوانەی کۆمەچە پارەیان لە ئەوروپا هەیە لە ئەمریکا هەیە بەهۆی ئەوەی خەبەرەکە لێرەدایە بەهۆی ئەوەی ناویان لە ناو محکەمەی ئەمریکی لە محکەمەی ئەمریکی تۆمارکرایە لە وێبسیدای وان هازان بە پارەیە هاوڕێیان ئەوی بچیتن بەشداری یعنی وێبسیدەی محکەمەی ئەمریکا وێبسیدەکە هەموو کەس لە بۆی نییە بستەژۆرێ کە ناوت لەوێن دەرهەبوو هەموو بانکەکان هەتا محکەمەکەت
ئەوڕیان ئەو جملەیە تکا با بەوردی بی سکۆ هەتا محکەمە تەواو دەبی پارە و شتەکانت هەم تەزمید دەکرێ هەم مامەڵەت لەگە ناکرێ هەم شەریکات وەکو ناو ڕەشبوون دەرەجە دوو لێدێ هەمیش ناتوانانی پارەکان بەکەیف خۆت بگواز سکو بەشیان لەوانە شکایەتیان گەندەڵیە بەشە قەتلە بەشە داعشە بەشە هێمن لە هۆنیەکان ئەوانەی کە قەزم لە هێمن لە هۆنیەکان ئەوانن کە ریپۆرت و هاچی و هاک و شەڕی ئەلکترۆنی دەکەن هەن تۆمەتە وەکو تۆمەتیان لەمەکەی ئامێدی دروست کردیە کە کریمیناڵە بەنمونە هەن پاریان سپی کردیتەوە هەموو ئەوانەی ناویان تێدا هەیە لەو 50 کەسە 50 کەسن پارەیان لە ئەوروپا هەیە هەمووی نیمسە بلۆک کرایە یان تەزمید بلۆک و کوردنەکە کووە بلۆکردنەکە لە بۆیان نییە پارەکان تحویل بکەن لە بۆیان نیە تجارەت بکەن شەریکات لەگەریان مامەڵە ناکە پرۆژەی نوێیان نادرێتی هاوڕێیاوە دەستکەوتە چکەم نییە من لە بەوەم نییە ئەوەیە من ئاگام لێیە لە یەک لە بۆ دەی نامەوێن ئەوە بدەم یعنی ئێستا لە ئەوروپا زۆر پرۆژەکانیان جوزۆڵیان پێ ناکرێ بازرگانیان پێ ناکرێ پارەکانیان پێ دەرنایە لە وەزعەکدانە تەبعاً ئەگەر لە یەک کەسی وەکرابی کە من دەڵێم لە یەک لۆ دەی وێ لێ هاتیە من نامەوێ ژمارەکە بدەم نەوەک شتەکە کەشفبی ئەگەر لە یەک کەسی وەبی واتە لە هەر پەنجا ڕوویدا واتە لە مەسئول بارزانیش ڕوویدا لە سیروان بارزانیش ڕوویدا لێرەوە نییە بڵێ ئەو مەسئول بارزانیە و سیروان بارزانیە کە ناوت لە محکەمەی ئەمریکی هەیە ناوت لە محکەمەی ئەمریکی هەیە کە ئەتوو پارەت خواردیە شکایەتت لێکرا لە گەندەڵی تاوەکو بەراعەت دەرەچی بانک مامەڵەکانت لەگەر دەکاتە دەتکاتە پلە دوو سێ وەکو ڕاوەستانە کردو ڕادۆز تەزمینێک قەرزت نادرێتێ مەشاریعت نادرێ مەعامل و مەسانەعەکانی کە پرۆژە لەگەر مامەڵە ناکەن چکو نازان پارەکە چی لێدێ ئێستا ئەمان ئەم بۆ خۆم خانی و قەت کردیە بە 30 دەفتەر 27.5 قەت کردیە بۆ زانیاری تەواو زۆر قادرەوە هەمووانی لێرەمان خانیەکان هەر بەس بەناو ناوی خۆمانە بانک سەیری مەلەفمان دەکات بە بەردەوام پارەت چەند هەیە بتوانانی قەرزەکان بدەیەوە یان نا ئەگەنە ڕاست خانەکەت لێ ئەدز دەکرێت لێت ئەدز دەکرێت و هەڕاست دەکرێتن ئەگەر پێت نەگرێت قەرز بدەیەوە ئەو حاڵەتە توش بووە ئەوە خەونی هەمومانە پارەی بەرپرس تەزمید بکرێ سەر بکرێ مامەڵەیان پێ نەکرێ بەلای کەم 2-3 ساڵیش تەخایەنی چەندیان دەرەچن ئەم نازانم بەس ئەوەی ئەمن زانیتم یەکەم شت کە ئەوە مژدەیەکی زۆر خۆشەکە من دوێنێ پرسییم جوابیشمان نردلۆ محامیەکان وتیان ئەو پرۆژە هەیە لە ئارادایە و ئیشیۆ دەکەن کە شەلەلی اقتصادی تووشی هەر هەمویان بی ئەوەی ئەمن زانیتم لە نزیکەوە کە من نامەوێ بڵێم بەشێک لەو بیزنس و بەرپرسانە پارەکانیان تقریبن دەستی بەسەرداگیرایە بەڵام ئەومانە ئەوە نییە نایەندرێتەوە هەتا محکەمە یان بیانوێت تجارەتێک بکەن پرۆژەیەک جێبەجێ بکەن هیچیان پێ ناکرێت ناویان لە محکەمەی ئەمریکی هەیە هەموو ئەوانەی پارێزەرن لێرن لە ئەوە دەزانن ناتوانن دەبنە دەرەجە ئەوە خەبەرەکە ڕەنگی خەونی هەمومان بی بەردەوام بڵێن پارەکانیان لەدا باش پرسی کورد 1000 قسەی پێ بڵێ بڕوا بکە 2 کوڕی بکوژێ بەقەت ئەو پێی ناخۆش نیە کە پارەی تەزمید بکرێت و ئەگەر هەیە پارەی بەشی زۆری لەوانەی ناویان هەیە هەمووی ببدرێ لەبەری پارەکان وا کرایە کە ڕەشە کە سپی کرایتەوە کە هەموو ئەوانەی لە ئەوروپانە ئەزانن پارە سپیکردنەوە لە قەتل ئەوڕۆ عقوبەکەی زیاترە لە قەتل عقوبەکەی زیاترە جارەکە تریش باسم کرد ئەوە خەونی هەمومانە کە بتوانین پارەی ئەو بەرپرسانە ئەگەر لە یەک کەسیش کرابیاتە لە هەمووان دەکرێت هەر کەسێک ناوی لە مەلەفی دادگادی لەسەر گەندەڵی کە پارەی سپی ڕەش کردیە ڕەشی هەیە سپی کردەوە دزی کردیە ناوی لە مەحاکمی گەورە هەیە ئەوانە پارەکانیان ئەدز دەکرێت یان دەبنە دەرەجە دوو شەریکات شچکۆ ئێستا دنیای کۆمپیوتەرە لێ دەبێت ئەوە بە من مژدەیەکی زۆر خۆشە کە ئەو بەرپرسان هەموو پارەکانیان تەحویلی ئەوروپا کرا ئێستاکەوە بەرەو تەزمیدکردن دەڕوە ئەوە خاڵێک دووەم خاڵ هاوڕێیان هەرچی پارەی ئەو بەرپرسانە هەیە من لەوە بەرپرسم ئەو قسەی بەرپرسانی ئەو بەرپرسانێک کە شکایەتیان کردیا من لەگەر هامشم 100 جارمە گوتی ئێستاش بدرم هامشم بەزیتر لە ڕێی کاکمەکی دەپرسم کە ئەو ئاکتیڤە لە ناویانە حنسڕەشی ئەوەیە
هەرچی پارەی مەسئولینی کوردە هەموو مەلەفەکەی لە دەست ئەو پارێزەری ئەوانەیە کەشکایەتیان کردیە و ئەو پارانە دەبی کەشف بکرێت لە چێوە هاتیە گرنگ هەرێکە چەندیان پارە هەیە هەموویان لە بەردەستیە تاان کە لە بەردەستیانە هاوڕێیان لە بەردەستیانە نقطەکە لەوەدایە لە بەردەستیانە لە چیان بوو ئەو محامیانە ئەو قودرەتیان هەیە هاوڕێیان من جارش کەش باسی کرد ئێستا شتێکی دەکەمەوە ئەوەی ئێستا دەکرێت من بۆ خۆم بدات بەس ناوم لە شکایەتەکەیدایە شکایەتم لە ڕۆزی خۆم کردیە نامێ زیاتر بڵێم ئینگلیزیەکەشمەوە نییە باسە تەرجمەیان لەگەڵ بکەی و قسەیان لەگەڵ بکەی بەڵام ئەو بەڵگانەی لە دەستەوانەیە کە من ئێستا یەک دوو کەشتان پێ دەڵێم یعنی بەخۆی ستیڤن باسی کرد کە سەرپەرشتی کۆمەڵی قوربانیانی کوردستان ڕقم یەکە تا حەدەک وجا دیارەکە پشتپەردە زۆرن ها بۆ زانیاری بەرپرسی گەورەی هەواڵگیری تێدایە جەنرالی تێدایە لەو شکایەتەی وتی پنتاگۆن معلوماتی داینی وەزارەی خارجی داینی هەواڵگیری داینی خارجیە داینی یەکشکشی و ئەو هەموو بەڵگانەی پەیدایان کردی یەکێک لەوانەوە کە گوتم هەموو ملک و ماڵی ئەو 50 کەسیان لە بەردەستی ئەوانەی لە ئەمریکانە لە ئەوروپا و ئەمریکایە ئەوە لە قودرەتی محامی نییە هاوڕێیان ئەو قودرەتی ئەمریکایە قودرەتی ڕووسیایە ئەو زانیاریانیان هەبێ بۆیە دەوڵەتی ئەمریکا ئەمن گومان دەکەم لە پشت ئەو شکایەتەیە و چەند پارتی لە ئێران نزیکتەوە دوو ئەوەندە کو عێراق بە دادگای فیدرالی کلک و باڵی پارتی کرد سەرشۆڕی کرد سازشی پێ کرد مەسعود بارزانی بردە بەغدایە دۆقەی لەگە ئەو کەسە کرد ئەوەی کرد و وەی لێ کرد بەرەو ئێران بڕۆن بەرەو حەشد بڕۆن تەنسیق بکەن ئەوەش بەشەکە لەو خاڵە ئەوەش خاڵشکە هاوڕێیان ئەو شکایەتە بە دەرلەوە من دەمەوێ بکەم ئەو کۆمپانیا بازرگانیەی کۆمپانیای پارێزەرانەی کە ماڵی بارزانی گرتیان 2700 محامیە بەرپرسە هەرە باڵاکەیان جەنرالەشی برێن مستەشارشی گەورەی عەسکەری وە بە ئەوە پنتاگۆن وابزانم زۆر سەفەقاتی داینێ ئەو پارەیەکی زۆری لە بۆوان سپی کردیتەوە ئەو 20 ساڵی ڕابرد 21 ساڵی ڕابردوو هەمووی بە دوکۆمێنتێکی دایکە و ئەو پارە سپی ڕەشەی سپی کردیتەوە ئێستا ئەو پارێزەرانە کاوانە دیفاع دەکەن هەستانە شکایەتیان لەو پارێزەرش کردێ لەبەر ئەوی لە ئەمریکای مەمنوعە ژنەکەی خۆی شاری لەسەدایە بڕوا بکەن چەندین دیسک سێدێ هەیە سێدێ هەیە هەموو ئەو شتانیان سەکۆ کرد ئێستا محامیەکانیشان دەدرێنە دادگا محامیەکانی وان دەدرێنە دادگا و محامیەکان داوا دەکەن دوو مەلەفێ هاوڕێنەوە زۆر گرنگیان گولاتان زۆر بچووکە دۆسیە شکایەت لەو 50 بەرپرسە لەگە دۆسی شکایەت لە محامیەکان لەگە دۆسی شکایەت کە بە مەکی ئامێدیان گوتیە کریمیناڵە کە مەکی هیچ بەڵگەچی لەسەر نیە کریمیناڵە تۆمەتە ئاراستەی کرایەک لێ گەورە کرا دەبی غرامەیەکی گەورەی مادی دابنێن لە بۆی دەیەن ئەو دوێ جیاکەنەوە لەو شکایەتی تا بتوان دیفاع بکەن ئەوانیش دەرێن نە ئەنگۆ بە خۆتان ئەوەتان کردیە ئێستا پارێزەرەکانی ماڵی بارزانی شکایەتیان لێکرایە شەلەل کرایە یعنی ئەوە شەڕەشی قانونیە لەو ڕوانگەوە کرایە کە هەموو هەوڵێک پارێزەرەکانیاندایە تەعنیان لێدایتەوە کە ئەوان دانەیە ئەو دوو دۆسیە جودابی لەگە ئەو دۆسی 50 بەرپرسی بەڵام ئەوان ڕەفز دەکەنەوە دەڵێن قانونیش ئەوان دەبنەوە کە ڕەفز دەکرێتەوە هەر سێ دۆسیە یەک دۆسیە دەبتە یەک دۆسیە شکایەت لە محامیەکان تۆمەت لەو مەکی ئامێدی و شکایەت لەو 50 بەرپرسە هاوڕێیان دوایین شتی قسە خۆشتان پێ بڵێم نێچیر ناوی تێدا نیە ئەو جێ پرسیارە لای ئێمەش مەنسوور بارزانیش ناوی تێدا نیە جێ پرسیارە لای ئێمە شاڕێ بەس ئەمر چ دەدا خۆ هیچ دەوری کاریگەرمان نییە لە ناو ڕووداوەکان هەن دەوردا کاریەوەیە نێچیر بەڵام لەگەڵ ئەوەش بزانن نێچیر و براکان کەسە لە سەری ڕەش دەرکرانی هیچیان نییە تڕۆکراینە هیچ ڕۆیان نییە خۆی و براکانی مەکتەب شتیان وەخت خۆی ئەبوو نازام دنیایگەوە بوو لە ئەمریکای ئەو زانیارانە دقیق خۆی و براکانی هەموو ملک و ماڵیانەوە لە ئەمریکای دەفرۆشن لەبەرەوەی دەترسێن تێبەعاڵێن وەچی ئەوانی تر هەموو ئەوانی کە تازە پێیان نافرۆشێ یان لەژێر چاودێریدا دەبی دۆسیەکە کەتە ناو محکەمەی بەس ئەوی ناوی تێدا نییە بڕوا بکە ئەوانەی ناویان تێدایە ئامادەن چەند ملیۆن دۆلارێک بدەن بەس ناویان ڕێدی خێرا بکرێ
لە سەفحەی محکەمەی ئەمریکی لەبەر ئەوەی هەر شەریکەیە کە تەنسیقی لەگەڵەکەی لە کۆمپیوتەر دەدا ئایا ئەوە ناوی کووە مەلەفی کووە پرۆفایلی کووە کە دەبینی ناوی لە محکەمەی ئەمریکی یەکسەر پرۆژەکەی ناداتێ بزان چ زەرەرەشی اقتصادیە بزان چ پارەشان لێ خەزم کرا کەەوە خەونی هەمومان بووە ئەو پارە دزیارانەی هاتە ئەوروپای ئەمریکای لیان ئەدزی بکرێ ئێستا لەو قۆناغەیە بەس ئەمن ناڵێم ئەو پارانە تەواو بڕیاردرا هاوڕێیان تکایە پەیامەکە بگرن محکەمەیە گفتوگۆی لەسەر دەکرێت تا محکەمەش تەواو نەبی ئەوانە هەندیکاپ بوو لە ئەوروپا لە ئەمریکا لە تجارەتکردن لە دەرهێنان و بردننی پارەکان هاوڕیانەوە خەونی هەمومانە بڕوان پێ بکەن بەرپرسی کورد 30 ساڵە دەدزی لەوەندێکی ئەو پارەی استفادە لێ بکە وەکو سیستەمە دیکتاتۆریەکان سەدام و خەزافی و بن عەلی نازەفتر هەر یەکەیە 10 ملیار دۆلariان لێ بردرا ملک و ماڵەکانیان لێ دزکرا ئێمە لەو قۆناغەدا دەژین و ئەوە مزانیتم ئەوە یەکێک لە بەرنامەکانی شەلەلی اقتصادی تووشی هەر هەمیان بکەن تا ئەگە لە ئەمریکا دەرچوو لە هەموو دنیاشنیان ڕادەوەستی هاوڕێیان ویستم ئەو خەبەرەتان دەمێ من پێم وایە خەبەرێکی دڵخۆشکەرە سەرودری مەسئول دەگری و ئەوڕۆ سەردەمی شەڕی اقتصادە بڕوا بکەن اقتصاد و ڕاگەیاندنە زەربەی اقتصادی لە هەموو زەربەی کاریگەرکرا بەرپرس هەیە مەسەلەی ئەخلاقی لەگەر تێلای زۆر ئاساییە بەس نەک زەربەیەکی اقتصادی لێ بدەین ئەوەی ئێستا هەیە ئەوی ئەمە زانیتم و ئەمن لە نزیکم بەس نامێ وردەکاریە کە لەو خاڵی بڵێن لەبەر ئەوێ من دەزانم شتێک هەوڵەکەیە ئەوانە نیمچە پارەکانیان بلۆک کرا ئەگە یەک کەس بلۆک کرابێت هەر کەسای بلۆک دەکرێت کاتێکی خۆش بشبورن لە هەر کەم و کورتێک کاڕیان